59مین کۆنگرەی میونخ بۆ ئاسایش دەستی پێ کردووە کە چەند ڕۆژێک بەردەوام دەبێت لەم کۆنگرەیەدا چەندین کەسایەتی سیاسی جیهان تێدا بەشدارن. تەوەری سەرەکی گفتوگۆکان لەم کۆنگرەیەدا باسکردنە لە سەر شەڕی رووسیا و ئۆکراین. دەپرسین ئەم کۆنگرەیە و باسکردنی ئەم بابەتە لە کۆنگرەی میونخ چ کاریگەریەکی دەبێت لەسەر شەڕی رووسیا و ئۆکراین، واروها بە شێوەیەکی گشتی کاریگەری ئەم کۆنگرەیە لەسەر پەیوەندیە نێودەوڵەتیەکانی وڵاتان چی دەبێت. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز سەنگەر ڕەسوڵ شارەزای بواری سیاست و پەیوەندیە نێودەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە ستودیۆی هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک سەنگەر سپاس بۆ ئامادەبوونت. دەپرسم بە شێوەیەکی گشتی کاتەوەری سەرکی ئەم جاری کۆبوونەوەی یاخود کۆنگرەی میونخ باسکردنە لە شەڕی رووسیا و ئۆکراین کە تەوەری سەرەکی دەبێت. ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر شەڕی رووسیا و ئۆکراین؟ ئاراستەکە بەرەو کوێ دەبات؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. هەڵبەتە ئەوە زۆر ڕاستە تەوەرەی سەرەکی یاخود ئەوەی کە باڵی کێشاوە بەسەر و کۆنفرانسەی ئاسایشی میونخدا ئەوەیە کە جەنجی ئۆکرانیا و ڕەشیا داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن ڕەشیاوە، بەڵام ئەمە هەر هۆکارێک نییە یاخود هەر تەوەرێکی سەرێکی نییە، بەڵکو تەوەرەی هەرە سەرەکی پێداچوونەوەیە بە سیستەمی نوێی جیهانی، چکە زۆربەی کات لە باسکردن لە سیستەمە نوێی جیهانیەکان زۆربەی کات لە ڕووی تیۆری و لەسەر کتێب و لەسەر توێژینەوەکان و بەڵام ئەم جارە لە ساڵی 2022دا بە داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە بە ئەمەلی بەکردەیی رووسیا خەتێکی کێشا لەسەر دروستکردن و دیزاینکردنی سیستەمی نوێی جیهانی لە ماوەی چەند ساڵی داهاتوودا. بۆیە ئەمە یەکێک بدەبێت لەو تەوەرانە یەکێکە لەو کاریگەریانەی کە شەڕی ئۆکرانیا و رووسیا دروستی دەکات لە ئایندەدا. ئەمە هەر پەیوەست نییە بە دەوڵەتی ئۆکرانیاوە، هەر پەیوەست نییە بە کیشوەری ئەوروپاوە، بەڵکو ئەمە چەند لێککەوتەیەکی دیکەی ئابووری تەکنەلۆژی لە ڕووی هەیمنەی تەکنەلۆژی لەسەر ئاسی پەیوەندی نێودەوڵەتیەکان هەروە لە بە تایبەتی لە ڕووی ئابووری و لە چارچێوەی ئەو نێتکۆرکە ئابووری کە لە نێوان دەوڵەتان لە سەردەمی جیهانگیریدا دروستوە دێنێتە ئارا. بۆیە ئەمە ئەوەی نیشان دەدرێت ڕاستە کە پیشاندانی قەزەی ئۆکرانیا وەکو پلەی یەکەم، بەڵام مەهام و ئەرکی ئەم کۆنفرانسە باسکردن لە کۆمەڵێک تەوەرەی تر کە پەیوەندی بە کۆی سیستەمی داهاتووی جیهانیەوە هەیە. بەڵێ کەواتە باسکردن لە کێشەکانی رووسیا و ئۆکراین یاخود لە جەنگی رووسیا و ئۆکراین ئاراستی جەنگەکە بەرەو کوێ دەبات لە کاتێکدا کە هەر دوێنێ سەرۆکی ئۆکراین ڤلادیمیر زێلێنسکی باسی لەوە کردووە کە پێویستە پشتگیری بکە هەم لە ڕووی ناردنی هێز تاکو بتوانن بەسەر رووسیا زاڵ بن و هەم پشتگیریکردنیان لە ئەندامبوون لە ناتۆ و هەروەها یەکێتی ئەوروپا. ئەمە دەبێت لە دوو ڕۆوە بڕوانین لەو جەنجی رووسیا و ئۆکرانیا. یەکەمیانەوەیە ئایا توانای سەربازی لە گۆڕەپانی جەنگدا لە نێوان بلۆکی رووسیا و بلۆکی ڕۆژاوا کە ئەمریکا و بەریتانیا وڵاتەکانی تری ڕۆژاوا پشتگیری ئۆکران دەکەن، ئایا توانای سەربازیانەوەیە یەکتری چۆن بسڕنەوە یاخود پاشەکشە بە رووسیا بکەن، یاخود ئایا توانایی رووسیاوێ بمێنێتەوە؟ ئەمە لە ڕوویەکە. لە ڕووی دووەمیاندا ئەمە تەنها پەیوەندی نییە بە شەڕێک لە نێوان رووسیا و ئۆکرانیا، ئەمە دروستبوونی شەڕێکی نوێ لە دوای جەنجی جیهانی دووەم یاخود ڕوونتر بڵێن لە دوای سەردەمی جەنجی ساردەوە. ئەمە یەکێکە لە هەرە توندبوونەوەی نێوان ئەو دوو بلۆکە. بۆیە ئەو کاریگەریانە پەیوەستن تەنها پەیوەست نینە بە دەوڵەتێکی وەکو ئۆکرانیا، بەڵکو کاریگەری لەسەر کۆی سیستەمی جیهانیەکە دروست دەکات. بۆیە چۆن دروستی دەکات؟ ئێستا ئەگەرە مەسەیریکەین بە تێوەگلانی رووسیا لە شەڕی ئۆکراین، ئەمە وای کردووە دەرفەتێکی زێڕین بۆ هێزی چاینا سین بێنێتە ئاراوە. ئەمە وا دەکاتن هەیمەنەی زیاتری سین چین لەسەر کۆی جوگرافیای جیهان باڵا دەستر بێت. چۆن باڵا دەستر دەبێت؟ لە ئێستادا
لەبەرەوەی چاینا دەزانێت کە بلۆکی ڕۆژاوە سەرقاڵە بە کێشە ململانەکانی لەگەڵ رووسیا کاتە ئەمە دەرفەت و کرانەوەی زیاتر بە سین دەدات بۆی پێگە و ڕۆڵی خۆی لەسەر ئاسە جیهانەکە زیاد کار ئەمە یەکێکە لە کاریگەریەکانی تری پەیوەستە بە خاڵێکی زۆر گرنگ پێوەستە بە سیاسەتی وزە لە ناوچەکەدا ئەمە وای کردووە کە ئەوروپیەکان کە ڕۆژاواییەکان بەهۆش خۆیان دابێنەوە کە تا چەندە پشتبەستن بە وڵاتێکی تاکڕە و یاخود دیکتاتۆری وەکو رووسیا بە تایبەتی لە ڕووی زۆوە تا چەندە ئاسایشیوان دەپارێزی ئەمە شەڕی ئۆکراینە ئەمەی سەلماند کە ئاسایشی وزەی ئەوروپیەکان ئاسایشی وزەی ڕۆژاواییەکان پارێزراو نابێت ئەگەر پشتبەستن بە حکوومەتێکی تاکڕە و یا حکوومەتێکی دیکتاتۆری بۆیە کاردانەوەکان گەلێک لەوە زیاترن هەروەها لە هەمووشی کاریگەرتر ئەوەیە کە کاریگەری لەسەر دووبارە داڕشنەوەی ئەو سیستەمە جیهانیە هەیە کە لە دوای جەنجی جیهانی دووەمەوە دروست بووە بە شێوەیەک کە لە نێوان هەموو وڵاتان جۆرێک لە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی هەبوو لە پاراستنی ئاشتەوایی لە هێرش نەکردنە سەریەکتری جۆرێک لە لێکتێگەیشتن هەبوو بەڵام بەم داگیرکاری رووسیا بۆ سەر ئۆکراین ئەم لێکتێگەیشتنەش تا ڕادێک کۆتایی پێهاتووە بۆیە ئێستا ئێمە لە ناو ئان و ساتی لە دایکبوونی سیستەمەکی نوێی جیهانی داین بۆیە ئەم کاریگەریانە کاریگەری تریچ بەسەر خۆ دەدەینە هەروەها ئەو ڕوودانی جەنگە لە نێوان ئۆکرانیا و رووسیا هەندێک خاڵی کەشی بەرجەستە کرد لەوانە شەڕی تەکنەلۆژی لە نێوان بلۆکی چاینا و بلۆکی ڕۆژاوە بە سەرکردایەتی ئەمریکا ئەگەر ئێستا سیر بکەین لەسەر کۆی سیستەمە جیهانیەکەدا ململانەیەکی توند لە نێوان هەردوو بلۆکدا هەیە بۆی کامیان باڵا دەست بێ لەو ژێرخانە تەکنەلۆژیەی کە بەڕێوەیە بۆ بەڕێوبردنی کۆی جونگەکانی سیستەمی جیهانی بەڵێ کاک سەنگەر کەواتە داڕشنەوەی ئەو سیستەمە جیهانیە کە لەم کۆنگرێگە دەکرێت پەنجە دەخرێتە سەری و باسی لەسەر دەکرێت بڵین بە دیوە ئەرێنیەکەی کاریگەری دەبێت هەم لەسەر سیاست هەم لەسەر ئابووری بە شێوەیەکی گشتی جیهان بەداخەوە ناتوانین بڵێن بە شێوەیەکی ئەرێنیە بۆ نمونەیەک بێنینەوە لە ماوەی چەندەی ڕابردوودا ئەوەی تێبینی دەکرا بەهۆی هەبوونی سیستەمێکی جیهانی هەبوونی ئازادیەک لە بەڕێوەبردننی شێوازەکانی بازرگانیکردن لە نێوان دەوڵەتاندا ئەمە وای کرد بوو جۆرێک لە کرانەوە جۆرێک لە ئازادی جۆرێک لە کرانەوە بەڕووی دیموکراسیەت و ئازادیدا هەبێت بەڵام لە ساڵی 2022 بەڕوودانی جەنجی ئۆکرانیا رووسیا و چاینا ئەو پەیامەیان گەیان کە چی دیکە ئەوان ڕازینین بەو سیستەمە چی دیکە ناهێڵە نەو سیستەمە وەکو خۆی جێبەجێ بکرێ هەروەها دەوڵەتە دیموکراسیەکانیش بەداخەوە لە پاشەکشەدان لە جیاتی ئەوەی بەرەو پێشکەوتنی زیاتر بچن لە ئێستادا تەنانەت سیستەمی ئابووری جیهانیش بەهۆی ئەو سیستەمە نوێی جیهانی کە بەڕێوەیە ئەو سیستەمە ئابووریەی کە لە ڕابردشدا هەبووە دەکەوێتە ژێر هەڕەشە و گریمانە دەکرێتن وەکو خۆی نەمێنێتەوە کە ئەمەش کاریگەری زۆر لەسەر شێوازی پەیوەندی دیبلۆماسیەکان لە نێوان دەوڵەتان دروست دەکات بە تایبەتی کاریگەری نەرێنی لەسەر ئەو دەوڵەتانە دروست دەکات کە دەیانەیە بەرەو ئازادی بەرەو دیموکراسیەت هەنگاو بنێن ئەمەوا دەکات کە باڵادەستی دەوڵەتانی تاکڕەوی وەک چاینا وەکو ڕەشیا هاوکار بن لەگەڵ دەوڵەتەکانی دیکە بەبێەوەی مەرجی دیموکراسی و ئازادی جێبەجێ بکەن ئەگەر بۆ نمونەیەک بێنینەوە لە ماوەکانی ڕابردوودا یەکێتی ئەوروپا یاخود ئەمریکا یاخود وڵاتانی ڕۆژاوا بەکەوی گشتی ئەگەر بیان ویست بە یارمەتی و یاخود سەپۆرتی پژیری ئابووری دەوڵەتێک بکەن کە بیەوێ بەرەو دیموکراسی بچێ مەرجیان لە ڕووی دیموکراسیەت و مافی مرۆڤ و پەرەپێدان بە ئازادی بوو بەڵام چی دیکە لە بلۆکی رووشیا و بە تایبەتی بە سەرکردایەتی چاینا ئەو مەرجانە نابینێن کە بە نەمانی ئەو مەرجانە کەواتە کۆی ئەو سیستەمە یاخود ئەو پرەنسیبانەی کە دەچنە خزمەتی ئازادی و مافی مرۆڤەوە دەکەوێتە هەڕەشەیەکی جددی مەترسیەوە ئەمە یەکێکە لە خاڵە نەرێنیەکان هەروەها یەکێکی تر لە مەترسیەکانی هاتنە پێشەوەی سیستەمی نوێی جیهانیە
باڵادەستی دەوڵەتی تاکرە و دەوڵەتی دیکتاتۆر بەسەر دنیای تەکنەلۆژیادا بەسەر سیستەمی تەکنەلۆژیادا کە لە 2000دا ئەمە هەم ئازادیەکان هەم مافی مرۆڤ دەخاتە بەرمەترسیەکی گەورە وا دەکات ئازادی تاک ئازادی کۆمەلگا کرانەوە بەردەوام لە ژێر چاودێری و لە ژێر سانسۆری حکوومەتە تاکرە و حکوومەتە دیکتاتۆرەکاندا بێت. بەڵێ کاک سەنگەر کەواتە لەم دابشکاریدا لەم هەوڵەدا لەم سیستەمە نوێی جیهاندا کە لەم کۆنگرەدا باسی لەسەر دەکرێت ئەگەر باسی کورد بکەین کورد یاخود بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان لەکوێ ئەم هاوکێشەیەدا دەبێت لە کاتێکە ئەوش دەیەوێت سربەخۆیی هەبێت. ئێمە دەبێ بەرچاومان ڕوو بێت کورد کارکتەرێکی سربەخۆنیە کورد یەکەم جار دەبێ ئێمە لەوەوە شیکارێکی بۆ بکەین ئەم لە سیستەمی نوێی جیهانیدا کە بەڕێوەیە ئێمە لە بلۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین کە لە بلۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین دەوڵەتی عێراق بە پلەی یەکەم کارکتەر ڕاستە ئێمە کارکتەری دەتوانین بڵێم شتێکی ڕسمی نیە بەڵام دەتوان بڵێم کارکتەری دووەمی کارکتەری بزوێنەرین لە ناوچەکەدا نەک کارکتەری سەرەکی چۆن کارکتەری بزوێنەرین کارکتەری بزوێنەرین لەوەی هەندێک ئۆفەرمان هەیە یاخود هەندێک جوڵەمان هەیە کە دەتوانێت بەشداری بکات لەو هاوپەیمانیانە یاخود لەو دابشکاریانەی کە ڕوودەدەن لە ناوچەکەدا خۆی تیپێک لای دەکەوە دەڵا بەڵام ئەگەر بتێوەکو کورد قسەی لەگەر بکەی ئەمە ئەستەمە چکە هەم بلۆکی ڕۆژاوە بە سەرکردایەتی ئەمریکا و ئەوروپاییەکان هەم چاینیەکان ناتوانن کارتی کورد بکەنە کارتێک کە ڕاستەوخۆ یاریکەر بێت لەبەرەوەی تۆ دەوڵەت نی کە تۆ دەوڵەت نەبووی لە کۆمەڵێک یاسا و ڕێسای نێودەوڵەتیدا بێبەشی کە تۆ کاتە دەبێ ئێمە سنووردیەکەم جار سنوورداری خۆمان بزانین دووەم جار بزانین ئێمە لە چوارچێوەی دەوڵەتێکدا یاری دەکەین عێراقا ئینجا ئێمە هەروەها لە ململانەیەکی هەرێمیدان لە نێوان تورکیا و ئێران بە پلەی یەکەم دواتر لە نێوان هەر چوار دەوڵەتەکەی دیر تورکیا ئێران زایدەن عێراق و سووریا لە وێنە گەورەکە بۆیە ئایندەی کورد بەسراوەتەوە بە شێوەی یاریەکانی دەوڵەتی عێراق لەلایەک بە شێوەی یاریەکانی هێزە ئیقلیمیەکانی ناوچەکە بە تایبەتی ئێران و تورکیا ئەمانە کۆی دەبێت بە وردی دیڕاسە بکرێت ئایا جوڵەی ئەم هێزە هەرێمیەکان چۆنە کاریگەری لەسەر عێراقچیە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانچیە کاریگەری لەسەر سیاسەتی بلۆکەکان چیە هەروەها دەبێت اینجا شیکار بۆ ئەوش بکرێت ئەجێندای بلۆکەکان لە ناوچەکە چیە چکە ئێستا چاینا دەیەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو ئەفریقیا بە توندی و بە شێوەیەکی فراوان و جوود و بوونی هەبێ ئەمە ئەمریکاییەکان و ڕژاواییەکان هەروە دەمێنەوەکو پێشتر کە و جوودیان هەبوو پەرە بە توانایەکانیان دەدەن پژگیری زیاتری هاوپەیمانەکانیان دەکەن وەکو کورد وەکو کارکتەرە نادەوڵەتیەکان بۆیە کۆمەڵێک هۆکاری هەیە ناتوانین لێرەدا ئەوە بە کورتی شەرعی بۆ بدەین. باشە کاک سەنگەر دیارە بە شێوەیەک لەگەڵەوەی کە با بڵێن چەند سەرکردەیەکی جیهانی لەم کۆنگرێدا بەشدار دەبن و هاوکات عێراق و هەرێمی کوردستانیش سەرۆکی هەرێمی کوردستانیش لەم کۆنگرەیەدا بەشدارێت ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر پتەوکردنی پەیوەندیان نێودەوڵەتی و دیبلۆماسیەکان ئی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دیکە و لە پراوێزی کۆبوونەوەکاندا چەندین گفتوگۆ باز دەکرێت چەندین بابەت دەوروژێندرێت لە پراوێزی ئەم کۆنگرێدا کە چەندین کۆبوونەوە لەگەڵ سەرکردەکانی جیهاندا دەکرێت ئەمە چی بۆ کورد بەدەست دەهێنێت؟ حتما لێرەدا کە کورد دەتوانێت لەم کۆنفرانسەدا بە بوونی نوێنەرەکانی چەند شتێک بسەلمێنێ ئەگەر بەو ئەجێندا من بە دیاریکراوی نازانم ئەجێندای نوێنەرانی هەرێمی کوردستان چیە ئەوەی لێتان نەشارمەوە بەڵام لە کۆنفرانسی لەو شێوە کۆنفرانسەدا بە تایبەتی لە کۆنفرانسێکدا کە لە ژێر ئەجێندا و بیرکردنەوەی بلۆکی ڕۆژاوە بەڕێوە دەچێت دەبێت کورد بزانێ ئەم کۆنفرانسە یەکەمیان پشگیریە لە سیاسەتی دادپەروەری پشگیریە لە کرانەوەی زیاتر پشگیریە لە ئازادی پشگیریە لە دیموکراسیەت بۆیە نوێنەرانی هەرێم دەرفەتێکیان هەیە تاوە دووپاتکەنەوە کە لە هەرێمی کوردستان
ئەجێندا و ستراتیژەت و سیاسەتی کورد بەرەو دیموکراسیەتە گرنتی ئەوە بدەن کە مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئازادیەکان پەیڕەوی ئازادی تاک پەیڕەوی ئازادە سیاسیەکان ڕێزگرتنی ئەو پێکەوەژیانەی هەیە کە گەرنتی بدەن کە بەردەوامی پێدەدەن چکە ئەم نقطانێک کە باسم کرد لە پاراستنی مافی مرۆڤ لە پاراستنی ئازادیەکان لە کرانەوەی زیاتر لە چەسپاندنی دادپەروەری دەبێتە خاڵێکی بەهێز بۆ نوێنەرانی کورد بۆ ئەوەی متمانە و پشتگیری دەوڵەتە ئەوروپاییەکان و ڕۆژاواییەکان و ئەمریکاییەکان زیاتر بەدەست بێنن کە لە ماوە ڕابردوو بۆیانەیە بۆیە ئەگەر نوێنەرانی کورد نەتوانن و گرنتی ئەوە نەدەن کە دیموکراسیەت و ئازادی و مافی مرۆڤ دادپەروەری کاری لە پێشینەی استراتیژەتی سیاسەتی حکوومەتی هەرێم دەبێت ئەوە لەو بڕواایەدام هاوپەیمانەکانمان لەو کۆفرانسەدا یاخود لەو پەیوەندیانەی کە دروستی دەکەن توند و تۆڵ و پتە و نابێ و جێگیر نابێ و بەرەو لەقبوون و بەرەو جێگومانبوون دەڕواتە بۆ واتاکان نوێنەران لێن دەر هەروها و خاڵەش بڵێم ئەو کاریگەرێ دروست دەکاتن ئەوان بە وردی گوێ لە نوێنەرانی هەرێمی کوردستان دەگرن داخۆ ئایا بەردەوام دەبن لەو شێوازە لەو سیستەی دیموکراسیە و لەو توندکردنی کۆت و بەندەی لەسەر ئازادی هەیە یاخود دایانەوێ عەقڵێتی حکومڕانی بگۆڕن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ سەنگە ڕەسوڵ شارەزای بواری سیاسەت و پەیوەندیە نێو دەوڵەتیەکان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان بوویت دەستخۆش.